دکتۆر کرمانش گەلکە بخێر هاتی گەلک سپاس تو نوش کوردستانی بەگەڕیای بەڵێ کوردستان چاوا بوو کوردستان وەکی وڵات و تایبەتی ژوێ وەرزی بەهارێ گەلک جوان بوو و میلەت ژی بەگشتی میلەتێکی جوامێرە مژولی ژیانە خۆنا زەحمەتا خۆت کێشن لێ ڕەخێ نەدی کێماسی من زۆر دیتن ڕەخێت چی ینی کێماسی چ لایانی هەتا نەها سیستەمی ئیداری نییە لە کوردستانێ تو یەکێکی بناسی شۆلێتە بڕێوە چیتن تو یەکێکی نەناسی گەرەکە تەواستە هەبیتن یعنی حتا نەها میلەت شۆلێک هەبیتن وەکی وڵاتێنە دیک و سیستەم هەیە مرۆڤی شۆلەکێ دەزانی دەستە کێرێ وەختی دەستەوی بنایی بستەیە کیژ غرفەیەکی ژووری لە کوردستانی ئەو تشتانە نینە مەخابن حتا نەهاژی لەوە ناچیتن سەرۆکاتیە کوردستانێ دەهێزرا هەندێ دابیتن و سیستەمەکی مۆدرن بەنەوەی وڵاتی ئەوان وڵاتانە چێ بکاتن لە ئاقل میلەت هەندە هەست بە بێزاری نەکات باشە دکتۆر بەحسی دوو تشتاتە کە تو دوشتن جودا جودا مەسەلاک و سیستەمێک بێتە دانین مدرن بتن ئارێ ملەت وەسا گەشتەوێ قۆناغێک و سیستەمەکە مدرن هەبتن میلەتی میلەتێکی گەلک وەکریە گەلک بەهرەی زانستی بەهرەی کۆمەڵاتی بەهرەی سیاسیش تێدا هەیە لێ مەخابن حیزبەکان کۆنتترۆلێکی وەساکرینە میلەت لە هەمی تشتێکی بێبەشکرینە هەلبەت بۆ دروستکردنا سیستەمی گەرەکە قانون گەرەکە دەستور هەبێت دەستورێ وەختێک دەستور هەبێت لە بن ڕۆشنایی وێ دەستوری دەکرێت سیستەم چێ بکەی سیستەمیش لە هەر وڵاتێکی گەرەکە بۆ ئاسانکاری ژیانە میلەتی بیتن خودی مەفهومی حکوومەتیش و هاتیتە چێکردن لە دنیای کەونار حتا نەهاژی بەرێ خۆ بدێت وڵاتێن پێشکەفتی ڕۆلی حکوومەتی هەموارکردنا ژیانە خەڵکیە ئاسانکردنا ژیانە خەڵکیە نەکۆنتترۆلکردنا ژیانە خەڵکیە وەکی مەخابن ئەم لە کوردستان و منتیقە دەوروبەردبین لێ جارێک دیژی حتا و دەستور نەبێت ئەو سیستەم نایەتە چێکردن و هەندی سیستەم نەبێت سیاسەتی حزب و بدەستوراتی حزبی و بە تەمایلی حزبی و بەرەژەوەندیە حزبی شۆل دەستە پێش و حتا نەهاژی وەسا شۆلکردینەک و حزب بڕیار دەدا تشتێک دەبیتن بەوەوە حکوومەت هەیە هەوە وەزارەت هەیە هەوە مدیراتی ئەمانەتی عام ماناتی گشتی گەلەگوە هەیە بۆ هەر تشتێک دەبێت هۆن لێژنەکی چێتکەن کۆمیتەکی چێتکەن پێویست ناکاتن سیستەم هەیە قانون هەیە لێ بهێلن ئەو تشتی پەیوەندی بە پۆلیسە پۆلیس کارێ خۆ بکاتن ئەو تشتی پەیوەندی بە ئاسایش هەیە بلا ئاسایش بکاتن ئەوەیە وەختێک سیستەم هەبێت شۆلەکان لە یەک و دوو دەهێنە جوداکەن کەواتەش بلی و کوردستان وڵاتێک خۆشک و وڵاتی مەیە لێ نەخۆشە بگشتی نەبدلێتە بوو یانی نا 100% ئەو ئەدبینم میلەتی مە غەدر لە میلەتی مە دەهێتە کرد میلەتێکە گەلک خەبات کردیە بەرە خۆ بدێن نەها بێ مەعاش بێ موچە جحێلێت کووردا ڕوبەڕووی داعشی وەستاینە شەڕ دەکەن و کوردستان پاراستینە جۆرەکیژی ڕاستی منەوە دوو هەفتەی لە کوردستانێ بوون من حەس نەکرد ئەو وڵاتە لە جەنگی دابیتن وەسا ئەمە ئەمنیەت و ئەمانەتی کوردستانی ئاسایش هاتیتە پاراستنێ وەختێک میلەتێک خۆسا مزەحی بیتن دیتنا من ئەرکێکی ئەخلاقیە لەسەر شانی وێ ڕێبەرایەتی هەرچی دەستیوا بێتن بۆ خزمەتی وان جەحێلە وان پێشمەرگاوان میلەتی جوامێر بکات دکتۆر وەختتر کوردستانی سەرۆکی هەرێمی لێرە لە واشتن بوو گەل دەدی گەل مەزنەکە بدەستن ئەمریکی کۆم بوو لێبەری بێتجی سەرۆکی هەرێمی بەحسی هەندی تاتەکردن و سەرۆکی هەرێمی دیشتە واشنگتن دیشتە ئەمریکا بۆ مەسەلا دەوڵەتا کوردی و گەلێک بەحس هاتە مەزنکردن نابێژم میدیای کوردی چونکە کوردستانی میدیا نییە لە وەکو نیوز ئەیجنسی ئاژانسی خەبەر ئاژانسی هەواڵ ئەوێ هەیە کوردستانی ماکینەی پرۆپاگەندەیە و هەمی ئەو ماکینانەژی زارۆکێت دەو یەدوان حیزبانە ناو تشتی حزب دوێنە و دبێژن ئەو دەنگە و تشتی جەناوێتە ئاماژە پێکرد کوردستانی دەنگە پڕ مەزن ژێچێکردن لێ بەس لە ناومە پرۆپاگەندەی کوردی بوو وەکی تەگۆل وێرێ چ بە حەز نەبوو حتا کاک مەسعود هات وێرێ ئۆباما و جێگریوی دیت
پشتی هەنگینێ هەندێک لایەنی میدیای ئەمریکی بایەخ پێدان مقابلە گەل CNN کرد لێ ئەو تشتی ئەوان کوردستانێ بەڵاوکردن و دێچیتن و تەرحی مەسەلەی سەربەخۆیە کوردستانێ دەکاتن و لەو ناوەرۆکی میتینگ بینی وی و بینی سەرۆکایەتی ئەمریکای هاتە چێکردن هاتە گرێدان و پشتی کۆمبینێ ئەو پرێس ریلیز لە ئۆفیسی جۆ بایدنی هاتە بەڵاوکردن بە هیچ جۆرێک ئەو تشتی کوردستانێ پێداخفتن لەو پرێس ریلیسی ئەسڵەن هەر بەحەس نەکریە ئەوی لە پرێز ریلیسی بەحەس کریە ئەمریکا جارێکی دی بیراوان ئانیا کو ئەمریکا دەبێتن عێراقک یەکگرتی بهێتە پاراستن و دیسانژی یعنی حتا نەزانم سەرکەوتنەوەی سەفەرێ سەرۆکی کوردستانی لە چه ئاستەکی بیە لە وەختێک حتا نەهاژی ئەمریکا دبێژیتن ئەو چەکی کو بۆ کووردا ئەم بەهانێرین گەرەکە ڕێکا بەغدایە بیتن لێ هەندە زێدەکرینە و ئەو دێ تاکیدکەن و ئەو چەکی ئەمریکا دەهانێریتن حتا ڕێکا بەغدایە بی بگاتە دەستێ کووردا لە حالەتێکی وەسا تو ئاخفتنا دیماهیکی سەرۆکاتی ئەمریکایە دبینی و دبێژیتن عێراق گەرەکە بەیەکگرتی بهێتە پاراستن حتا نەهاژی ینی ئەو ئەرکەی سەرەکی کوکەتیتە سەشانی پێشمەرگا وەکی پێویستە وەسا لەلایەن حکوومەتە ئۆبامایە احترام لێ نەهاتیتە گرتن چونکە دیتنا من حتا نەهاژی ڕێکە بەغدایە چەکی دێهێنێت دکتۆر مەسەلا پرچەکردنا کوردان مەسەلەک بەری سەرۆکی هەرێمی بێتە واشنگتن لە کۆنگرسی ئەمریکی لە ئەنجومەنی نوێنەران کۆمیتەیەکەم و پێشنیازە هەندێک کرد و ڕاستە خۆ چەک بدە کوردان و بدەنە سونیان و ڕەنگە پێشنیازین نو هەبوون لێ حکوومەت هەرچەندە ڕازی نەبووی حکوومەت هێشتا نەگەشتیا سەرمێزی ئۆبامای ڕازی یان ڕازی نەبتن لێ پرسیارە من ئەوەش بەرچی بۆ نمونە کووردا پێگەلێکی گرنگە ئەمریکا چەکی بدەتە کووردا ڕاستەخۆ کەچی سەرۆکی هەرێمی چەند جارە پشتی کۆمبووناوی لە کۆچکاسپی گوتی نەخەمە نەگرنگە چا بگات گرنگ ئەوە بگاتەمە ئەوە دلیلە و گوتینێ ئەم ڕاستە خۆچێکی نادەینەهەوە بەس ئەم دێ تاکیدکەین ئەو چەکی ئەم بۆ هەوە بهەنێرین بگەهتە دەستێ هەوا بەرچی کووردا گەلە گرنگی دەدەن کورد گەلە گرنگی دەدەن گرینگە ئەگەر ڕاستەوخۆ ئەمریکا معاملە لەگە کووردا بکاتن ینی لەسەر ئاستی ئەو ئیقلیمیە مەکانەی کوردستانی ئاستی کوردستانی دەستە سەربە ئەمریکا ڕاستەوخۆ لەگە وڵاتێکی لەگە وڵاتان پەیوەندیدا هەیە وەختێک ڕاستەوخۆ بەغدایە بهێلیتن و ڕاستەوخۆ گەل کووردا پەیوەندی چێکاتن و ئەو تشتی کوردوێن کورد ڕاستەوخۆ لە ئەمریکای تەلە بکەن ئەمریکا ڕاستەوخۆ جوابی وا بداتەوە بۆوان بەهەنێریتن مەکانەی سیاسی کوردی عسکەری گرینگە عسکەری بۆ خۆی کورد الحەمدولله تشتێکی جوان لەخۆ نیشاندایە لێ مەکانەی سیاسی کوردی دەستە سەر بە تایبەتی لە بەرامبەر ئەو وڵاتانەی داگیرکەری کوردستانێنە لێ مەخابن حتا نەها ئەمریکا وەسا ڕەفتارکردیە گەل کووردا کوپتر کەیفە وڵاتێن داگیرکەر بهێتن هەتا کووردا باشە خەتایەت چینە خەتایەت دیپلۆماسیەتا کوردینی یان خەتایەت ڕاگەهاندنا کوردی تو دبێژی وان گوتنا هەنجی مەزن دەکەن و پرۆپاگەندەیەکە نەخۆشیەکە مەرەزەکە لە دیپلۆماسیا کوردی هەیە دیپلۆماسیا کوردی گەلک لاوازە ئەزەندە تشتا دبێژم و سەرۆکاتی کوردستانی بەگشتی لە فترێکی ڕابردی هەندە ئاخفتن کردن و نە لەسەر سلکی دیپلۆماسی جێوان هەبی مەسەل جارێکی بیرابە دێتن سەرۆکی کوردستانی گوت ئەو ڕێگە ناداتن حتا ئەمریکا بۆ کوردستانی بۆ میلەتی کورد بڕیار بداتن دیتنا من ئەو ئاخفتنە نەلجێ خۆدا بوو ئەو دەشیا بێژیتن میلەتی مە دەیان ساڵە خەبات دەکاتن خەبات دەکاتن بۆ ئەوەی بۆ خۆی ببیتە ساحێبی بڕیارەخوا میلەتی مەژی وەکی هەر میلەتێکی دنیاە دەبێتن ئەو بخۆ بڕیاردەری خۆ بیتن و ئەم خێر هاتنە دۆستێت خۆتکەین نەسایحێتوان وەردەگرین نیازپاکیاوان وەردەگرین بە جێگەی ئەوەی بێژیتن ئەز ناهێلم ئەمریکاش بڕیار ئەوە نمونەیەک ئەوە نمونەیەک یادی
ئەو بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەروە KRG و حتا نەهاژی خەڵک وەکی متەرجمە گوید بینیتن ئەوژی لە مەسەلەی نەفت فرۆشتنێ گوت ئەم بەخۆ بڕیار دەدەین چاوان نەفتی خۆ بفرۆشین ومە پێویستی ئەمریکایە نییە ئەمریکا پێویستی بمەیە ئەو ئاخفتنانە لە بەرامبەر ئەمریکا و مستەقبەلی کوردستانی تەعین دەکاتن ئەوە دیپلۆماسی نییە ئەگەر ئەوانژی ناوێت دیپلۆماسی لێ بدەن دیپلۆماسیەکی نەخۆشە پشتی وان تشتانەکە کێ دەخیل وێجا چ بە پلان بێت چ بە سوتفە بێت هەند واقعی ئەرز لە کوردستانی هاتە گۆڕین وەختی داعش هجوم کرد شنگالێ و ئەو زەرەرە و بە حەدێکی وەسا دژوار ئیهانا کەرامەتە میلەتێمە کرد لە شنگالێڕا وەختی بایدن وەخت پاشان هەو بوو خەتەرکەتە سەر ئەوەی و هەولێریش بهێتە گرتن سەرۆکی هەرێم تەلەفۆنا بایدنی کردبوو وەکی من خاند لە ئاخفتنێت بایدنی گوت وەختی من دەنگ نەوای سەرۆک کاک مەسعودی بیست مزانی تشتەکە جددیە چونکە نەوایەک نزمەکی پاڕانەوە پێوە دیار بوو باشە هون بۆ وەتکەن بێژن ئەس ناهێلم ئەو وڵاتە بۆ من بڕیار بداتن یا ئەو وڵاتە پێویستی بەمەیە لە وەختە گون واقعی خۆتان دەبینین هەر شار لە دژمنە داگیرکەرە و حتا نەهاژی هون بخۆ ناوخۆدا هەندە مکمنینە هەندەیە گرتینی نەکو بێژن ئەگە سوای ئەمریکاژی زەختە گوشارێک باوێتە سەرما ئەم بشین بەرامبەر ئەمریکای ڕابوەستی لە حالەتێکی وەسا ئەو جۆرە ئاخفتنانە ئەوانە گەرەکە هەوڵ بدەن خۆر خۆفێری فەرهەنگ ئەتەکێتی دیپلۆماسی بکەن بەجێ ئەو ئاخفتنانە گەرەکە مرونەت هەبیتن لە کارئینانی پەیوی دیپلۆماسی کو وەلێ نێتن لە وەختێکی ئەز وەسا بێژن پاشان خۆبایێمە بەرداوێنی ئەمریکایە تو نەگەیەمە هەولێریش دەستیمە دەمی هاتنا سەرۆکی هەرێمی بواشتن دەنگ و باسی گەشتناوی و هاتناوی و پێشوازیاوی لە کوردستانی چات هاتە گوتن کو بە گەرمیە دیسان لە ماکینەی پرۆپاگەندەی پارتی تشتەکە وەسا هاتە نیشاندان و پێشوازێکی گەرم لەوێ هاتی تێکرێت لە کاکێ دەخیل تو وەکی دەوڵەتمەندێکی وڵاتێکی دەستە وڵاتێکی دی ئەتەکێتی سیاسی پێشوازی ئەوە و فەرشی سۆر ڕادێخن پێشوا قێراتنا گەرم لەوێ دەوڵەتمەندی دەکەن لەوێ ڕێبەریوی میلەتی دەکەن لێ جارێکی دیان بزڕینەوە سەر لایەنی پرۆسێسی دیپلۆماسی کوردی بلا فەرشی بۆ ڕابێخن بلا سەرۆک ئۆباما بەخۆ بستە پێشوازیاوی و ئەو تشتە نەبووە کەسێکی وەسا ناودار نەچوویتە پێشوازیە کاکێ مەسعود لە مەسەلا دیپلۆماسی وەختی تو تەرحەکە دەکەی وەختی لەسەر مێزی دانوساندن ڕادبی دەچێت دەرەوە دیپلۆماسیە تاتە لێرێ دەهێتە نرخاندن تو تەشیای تشتێکی بۆ ئەو تشتی و پێ هاتی ئەو مەرامنامەی و پێ هاتی چ تشتێک حاصل کرد سەرۆکی کوردستانی هاتە ئێرە لەوێرێ گوتن مەسەلەی سربەخۆی یا کوردستانەیە لێرانە پێگوتن تو دەبی هاریکاربی لەو پرۆسەسەی و پاراستنا خاکە عێراقێ لێ دەهێتە تەسبیتکردن و ئەم هێشتاژی عێراق بەغدا پایتەختیوی وڵاتیەت و جزئەکی لەو ئەوەشی جارێکی دی مشکلە دیپلۆماسیە بۆ نمونە پشتی و مشکلە پیچە گرفت چێبوو بینی پارتی و بینی تورکایە ئەوبوو ڕئیسی پەرلەمانە ئیرانێ داوەتکردن هاتە کوردستانێ کاک نێچیروان وەکی سەرۆکی دەوڵەت بخۆچ و پێشوازیایی فەرشە سۆر بۆوی ڕاخست بلا باڵانسێک چێتکەی باڵانسێکی سیاسی بینی هەرێم بینی منطقی KRG و ئەو وڵاتێنەدی تشتێکی باشە لێ ئەوە سەرۆکی پەرلەمانی وڵاتێکی داگیرکەرە لە ڕۆژهەڵاتە کوردستانێ کەم هەفتە هەیە و هەفوڵاتیێنمە لە دار نەداتن ئەو وڵاتە ئەو سەرۆک پەرلەمانەی هاتیتە کوردستانیش جزئەکە لەو ماکینەیە لەو پێکاتەیەک و وەسا میلەتیمە دەچەوسێنیتەوە لێ توی بەرامبەر بکە لە وەختە وەزیری دیفاعی ئەمریکی چوویتە کوردستانێ وەزیری
خارجی ئەمریکی چوتە کوردستانێ بە متەرجمەک و بە فواد حوسێنی پێشوازی لێکرینە ئەو تشتانە لە ناو فەرهەنگی ئامریکایە بە ئاسانی هەرز نابێت ئەوانە گەرەکە یان وەکی یەک پێشوازی لە خەڵکی بکەن ئانژی بۆ ئەمریکایە گرینگە دوایی ئەمریکا تشتێکی حیاتیەکە کێ دەخیل سەر مەسەلا کوردستانێ تو متەرجمەکان ئێکێکی دی دەنێری پێشوازی لەو کەسە بکاتن کو دێتن دەشێتن تەسیرەکە بت لەسەر سەرایسپی لەسەر مستەقبەلی وڵاتی تو لە بەرامبەر ئەوە ئەتو یعنی سەرۆکی حکوومەت دەنێریە پێشوازی نوێنەری وڵاتێکی داگیرکەری قاتلی میلەتی خۆ دکتۆر کرماچ ئەوانە ئەگەرێت هەندێنەک و ئەمریکا دەگەڵ کووردا باش نەبتن و یانش ستراتیژیا ئەمریکیە و وەساڵ گەڵ کووردا سەرەدەریە بکەتن هەندە دەریەخۆ نەکەتش کورداڕا بەوی شێوەیەک و کورد هیوی دکەن درستە ئەمریکا سەر بەرژەوەندی خۆ ئەمریکا ئەوڕۆ ئەمریکا وەکی وڵاتێکی کاپیتالیست دیڤ درست چێکردنا کاپیتالە بەرژەوەندیا خۆیان سەرمایە خۆیان چیتە کوردستانێژی ئەمریکا و ئەمریکایە بوو ئەو بەشەی کوردستانێ ئیجازەدا سەدام حوسێنی بەچێکی کیمیایی لێ بداتن وێران کرد ئەسڵان ئەمریکا دەنگەک ژێنەهات ئەو ڕۆوەز هاتیتە گۆڕی المەنتقێ ئەو بەشەی کوردستانێ بە تایبەت کوردستان بە گشتیژی بۆ ئەمریکای جەیەکی حیاتیە ئەو ڕۆ دەستەوێرێ نوکە سەربازێت ئەمریکی هێوا شێواژەوە دەستنە کوردستانێ نەتیجە چییە کونوکە هاریکاریوان کوردانە دەکاویش ئللا لە ڕێکا عسکەری دەنا لە ناحیا سیاسی هیچ ئیمتیازێک نەدایتە کووردا بەس کورد گەرەکە بۆ خۆ جارێکی دیژی یەک دەنگ بن حکوومەتێکی وەکی بەخۆت بێژنێ بنفراوانی نیشتیمانی چێکرینە حکوومەتێک بیتن و ڕنگدانەوەی واقعی میلەتی کوردستانێ بیتن و بە مشوەرەت لەگەڵ ئێکودوو ئەدای وێ کاری داخلی بکەن و سەر سیاسەتە خارجیژی گەل ئێکودوو بە هاوکاری ئێکودوو سیاسەتە خارجی ئیدارە بکەن هەندی ئەوانە وەسا ناوخۆدا پەرتەوازە بن هەندی ئەوانە سیاسەتی حزب حیزبانێ بکەن نەشێن هیچ گوشارێکی باوێنە سەر ئەمریکایە کوتو گەرەکە وەسا گەلمە ڕەفتار بکەی بەو سەنگەی کومەل منتیقێ هەیە ئەو پارتین سیاسی نەدگەل بارزانانی دیارە نەڕازینە لەسەر سیاست نوێ دەربێژی وەسا دەبێژی ئەس وەساش گوتناتە لە کوردستانی کەسێک لە سیاسەتی ئەویدی ڕازینیەکە تێ دەخیل ناو بەناو دەبینی تول تەلەڤیزیۆنی دەچنەیەک و دوو کۆبوونەوە دەکەن هەمی گاواژی دەبێژن کۆبوونەوە کە ئیجابی بیا بەستو بەرێ خۆ بدێ بزڕە دو ساڵی 2023 ناحیا سیاسی ئەس دەبێژم بەری هەندێژی باشەوەی کوردستان کەتیتە دەستیوانە پشتی شەڕی خیانەت کاراری براکوژیک و لەنەوە دەکانکردن بەرێ خۆ بدێ حتا نەهاژی باوەڕیاوان بە ئێکودو نایەتن حتا نەهاژی پاشماوەی دوو ئیدارەیی لە کوردستانی زۆر زەقم مەبەستەمە سیاسەتە دەربەیە پارتین دی دگەل بارزانانی گەر سەرۆکاتی هەرێمی یان گەل حکوومەتە هەرێمی هەفبیرن لەسەر مەسەلەی سیاسی نوان زاهر دبێژن هەفبیرن بەزە تو بەرێ خۆ بدێ هەر حیزبە و ئەدای سیاسەتی خارجی خۆی بخۆ دکاتن ینی هەر حیزبە نوێنەری خۆی هەیە لە تورکیا لە ئێرانێ لە جێدی تو بەرێ خۆ بدێ لە حالەتێکی ئاوایی سوقلی ستاتۆسی سەرۆکی کوردستانی وەکی سەرۆکی ئەو هەرێما و گەرەکە بڕیاردەر بیتن لەسەر مەسەلە سیاسەتی خارجی لکێرەیە نا ئەوانە حتا نەهاژی باوەڕیاوان بە یەکودو نایەتن مخابن و بەر هەندێژە دیت ناون هەم لەسەر ئاستی منتیقی هەم لەسەر ئاستی جیهانی ئەو سوقلە نینە وەکی گەرەکە هەبن دکتۆر کرماچ گەلەگەلێک سپاس سەر خۆش سپاس بۆ حاتەتە بۆ دەنگی ئەمریکا سپاس بۆ ئەوەژی